بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان و ئازیزان، السلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕاشکاوی ئەڵێم ئەگەر پەروەردگار معجزەی گشت پێغەمبەران خەڵات بکا بە من، ئێستا بە بەرچاوی بەڕێستانەوە وەک ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی السەلات وەسسەلام بچمە ناو ئاگر و نەسووتێم، وەکو موسا عەلەیهی السەلات وەسسەلام گۆچانەکەی دەسم بکەمە ئەژدیهایەک جادووی گشت جادوگەران پوچەڵ بکاتەوە، وەکو موسا پێغەمبەر عەلەیهی السەلات وەسسەلام بە گۆچانەکەی دەسی لە بری نیل بیەم لە دووکان، بیەم لە سیروان وشک بکات و لەشکرێکی گەورە بەسەریا تێپەڕێ، وەک مەسیح عەلەیهی السەلات وەسسەلام قسە لەگەڵ مردووە بکەم، بە فەرمانی خوا مردوو زین و بکەمەوە، بە فەرمانی خوا کەڕ و کوێر و لاڵ چاک بکەمەوە، بە هیچ شێوازێک نابێت دڵخۆشیم بەو موعجزاتانە بگاتە ئاستی دڵخۆشیم بە یەک ئایەتی قورئان، یەک ئایەتی ئەو قورئانە پیرۆزەی ئەو بەڕێزانە لە سنگیانە هەڵیان گرتووە، پاراستویانە لە گشت موعجزەی گشت پێغەمبەران گەورەترە. ئەوە کاڵفامەکان بوون، ئەیانوت لەولا ئونزیل عەلەیهی ئایات من ڕەبێ، ئەوە بۆ چەند موعجزەی مادی نەدێراتە خوارەوە بۆ ئەو پێغەمبەرە، بۆ موعجزاتی مادی نییە، داوای موعجزاتی مادی ئەکەن، وەکو لە سوورەتی عنکەبوت خوای گەورە لە وەڵاما فەرمێ ئەوەلەم یەکفیهم ئەنا ئەنزەلنا عەلەیکە الکیتابە یوتلا عەلەیهم، ئایا بەسیان نییە ئێمە کتێبێکمان پێخەڵات کردوون، ئەو کتێبە گەورەترین کتێبە، پیرۆزترین پەیامە، هەمان کاڵفامان بوون ئەیانوت ولو أن قرآنا سيرت به الجبال أو قطعت به الأرض أو كلم به الموتى. قورآنێک بۆ دانابەزێتە سەر دڵی ئەم محەممەدە شاخی پێ ببزوێنی، یاخو زەوی پێ پارچە پارچەکەیت و لەتلەتکەی، یاخو قسەی پێ لەگەڵ مردووە بکەی، ئەو داماوانە نازان ئەم قورئانە يسير به الرجال بدل الجبال، پیاوی مردی پێ ئەجوڵێنرێ نەک شاخ، تصلح به الأرض بدل أن تقطع، چاکسازی لە زەویە ئەکرێ، ئاوەدانیتی ئەکرێ بە بۆری ئەم قورئانەوە، نەک پارچە پارچە و لەتلەتی بکەی. ويكلم به الأحياء من أولي الألباب والنهى، کەسی مرد و عاقڵ قسەی پێ ئەکرێ، قسەی لەگەڵ ئەکرێ بەم قورئانە. بۆیە بەڕاستی جێی شانازیە سەرتان بڵند کەن، ئەو پەیامەتان پێیە جێی شانازیە لە هەموو کە سەرتان بڵندتر بێ، باوەڕەکەن لەبەر خاتری ئەو پەیامەی کە لە سنگتانایە خۆم لە ئاستی پەنجەی پێتانە ئەبینمەوە. ئەو قورئانە ئەوەندە ئێوەی بەرز کردووەتەوە، ئەوەندە ئێوەی بەرز کردووەتەوە، گەورەی ئەو قورئانە گەورەی ئێوە لە گەورەی قورئانەکایە. سەری ئایەتی 9 سوورەتی ئیسرا بکەن چ گەورەیە. خودای گەورە فەرمێ إن هذا القرآن يهدي للتي هي چی؟ ئەقوەم لە چییە؟ لە هەموو شتێکە، لە هەموو چەمکێکی ژیانە، لە عەقیدە و بیر و باوەڕە، لە عەقڵگەرایی و ڕۆشنگەراییە، لە دڵە، لە ڕۆحە، لە ئەبووریە، لە ڕامیاریە، لە کۆمەڵناسیە، لە پەروەردە، لە هەموویانە بۆ چاکترین ڕێگا وەستاوترین ڕێگا ئاماژەمان بۆ کات و دەستمانەگرێت و ڕێنمۆییمان بۆ کە. با چەند نمونەیە بگەڕمەوە ئاز دەکەن بزانن ئەم یەهدی للەتی هی ئەقوەمە چەند گەورەیە. ڕەحمەتی خوا لە ئیمامی غەزالی کتێبێکی هەیە بەداخەوە وەڵێم لە جیهانی ئیسلامیە زۆر خزمەت نەکراوە، شایانی ئەوەیە زۆر خزمەت بکرێ، ئەویش جەواهیر القورئان هاتووە لەناو قورئانە جەوهەرەکانی دەرێناوە،
ئەو ئاەتانەی بوونەتە کولیات، بوونەتە قەواعیدی و یاسا و ڕێسای گشتی بۆ ژیان دەری هێناون. خۆزگایە خزمەتی زیاتر بکرایە و بە زمانی شیرینی کوردیش پێشکەش بە خوێنەوەر بکرایە. یهدی للەتی ئەقوەم لە بواری عەقیدا. تۆ تەسەوور بکەن ئاز دەکانم تاکە کتێبێکە باسی یەکتاپەرستی خوا بکە. سەری ئەو پەرتوکانەی دیکە کە بە ناوی خۆداوە هاتوونەتە بازارەوە و ئاینی خوامان بە درۆ پێفرۆشرێ، بەراوردت بکە لەگەڵ قورئانە بزانت چ جیاوازیەکیان هەیە، بزانت چ جیاوازیەکیان هەیە. بڕۆ سەری بەرنامەی بایبڵ بکە و قورئانی پیرۆز بکە. با دوو نمونەتان بۆ بجێرمەوە لەبەرەوە بزان ئەو قورئانەی بەدەستانەوەی و لەسەر ناو سنگتانایە و لە ناو دڵتانایە چه پەیامێکی پیرۆزە. شەرمە ئێمەش سەربەرز دەبین بەم پەیامە، سەرمان نەویکن لە ئاستی خەڵکە. لە پەرتووکی پیرۆزە لە بایبڵ هاتووە سەیرترین دزی لەگەڵ سەیرترین مارەیە. دوو نمونەتان بۆ ژێرمەوە. سەیرترین دزی ئەمیش ئەوەیە ئیسحاق پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام دوای ئەوەی پیر بووە هەردوو چاوی کوێر بووە، وەکو لە کتابی موقەدەسە هاتووە. چاوی کوێر بووە، دابوو نەریتی ئەوان وا بووە کوڕە گەورە ئەبێتە جێنشین، ئەبێتە پێغەمبەر، پیرۆز دەکرێ، ئەلی بن البکر. ئیسحاقیش دوو کوڕی هەبووە، کوڕێکیان بە ناوی عیسۆ کە کوڕە گەورەیە، ئەبێ بێتە جێنشین، پیرۆز بکرێ لانی باوکیەوە. کوڕی دووەمیشان یعقوبە. ئیسحاق کوڕە گەورەی بانگەکان کوڕە گەورەی بانگا و پێڵێ بڕۆ ڕاوێ بکە لە بەرەوەی بگەڕێیتەوە ڕاوەکە بکەینە خێر و ئینجا پیرۆز دەکەم خەڵاتەکەم بتکەمە جێنشینی خۆم. دایکیان کە ناوی ڕیفقەیە کوڕە بچووکی زیاتر خۆشەوێ، یعقوبی زیاتر خۆشەوێ، بە یعقوب بەڵێ بڕۆ فریاکەوە خەریکە پێغەمبەرایەتی لەدەست ئەسەنرێتەوە بیتە کۆیلە خزمەتکار بۆ عیسۆی برات. ئەڵێ چی بکەم؟ ئەڵێ بڕۆ هەر لە تەویلەکەی خۆمانە، بڕۆ لە مەڕێک بزنێک شتێک بێنە، حیوانێکی خۆمان بێنە، بیبەرە پێشەوە، دەنگی خۆت بگۆڕە، بڕۆ لای باوکت، خۆ باوکت نادبینێ، دەنگە بگۆڕە بڵێ من عیسۆم بەڵکو پیرۆزە بکە. ئەویش ئەڵێ دایجان عیسۆی برام کەسێکی کوڵکنە، تووکنە، منیش کەسێکی بێتووکم بێموم. ئەویش ئەڵێ جا چییە؟ بڕۆ پێسی بزن بدە لە دەست. ئەمە لە سفری تەکوینە، وەکو چۆن ئەڵێ لە یەکەم سوورەتی کتابی موقەدەسە کە بە درۆ نسبەتی دراوەتە لای خودا و مەسیحی و جوولەکە شانازی پێوەکەن. بالفعل یعقوب دەنگە گۆڕێ، پێسی بزنەدا لە دەستی، ئەچێتە پێشەوە سڵاو لە باوکیەکە، باوکی ئەڵێ وەرە پێشەوە، ئەنجا دەستەدا لە دەستی، ئەڵێ سوبحان الله دەستی عیسۆیە بەڵام دەنگی یعقوبە، خەڵاتیەکە، پێغەمبەرایەتی پێ خەڵاتەکە. دوای ئەوە عیسۆی برای بە مانوویەتی ڕاوێکی کردو ئەگەڕێتەوە بۆ خزمەتی باوکی، کاتێ پێزانێ ئەڵێ تازە لە دەستت چوو، لە کیست چوو. بەراوردی کە لەگەڵ قورئانە چ جیاوازێکیان هەیە. سەیرترین مارەیی داوود گەنجێکی چست و چالاک و بوێرە، جەنگاوەرێکی زۆر کارامە و ئازایە. شاول پاشا کە لە قورئانە بە ناوی تاڵوتەوە هاتووە، زۆر ڕقی لێ بێ چونکە خەڵک بوونەتە جەماوەری ئەو سەربازە، جەنگاوەرە چالاکە، ئازا و بەبێرە. بۆیە پلانێک دانێ بۆ تیرۆرکردنی. ئەزانێت داوود حەزی لە میکالی کچی شاول پاشایە، ئەزانێ حەزی لە کچەکەیەتی. بۆیە بانیەکە پێڵێ ئەگەر مارەیەکە بۆ دانێم، ئەو مارەیەم بۆ بێنی میکالی کچم خەڵاتەکەم بە جەنابەت مارە لێەکەم. ئەویش ئەڵێ چییە؟ ئەڵێ بڕۆ 13 فەلەستینی بکوژە، زەکەریان ببڕە و بیخەرە گونیەکە و بێنە بۆ من وەکو مارەیەک. لەبەرەوە هەوڵێ بێ بۆ کوشتنی، بڕاتە لای فەلەستینەکان بیکوژن. جاویش ئەڵێ ئەوە چییە؟ ئەڕواتە لای فەلەستینەکان لە بری 200 کوژێ، 200 زەکەری فەلەستینیە بڕێت و لە گونیەکە ئەی خاتە بەردەمی شاول پاشا و کچەکەی لێسەنێ. بەراوردی کە لەگەڵ قورئانە چ جیاوازێکیان هەیە. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم. لە کۆتاییدا هەر ئەوە ناڵێم سەری ئەو گەوهرە قورئانیانە بکەن، بزانن چ گەوهرێکە لە چه بەرنامەیەکە دۆزیتەوە. خودای گەورە باسی ژن و مێر دەکا، کاتێ لە یەکە ترازێن، لە یەک جیا ئەبنەوە،
ژن و مێردێک بەس تەنها مارە بڕاوە لێی یعنی ئەوە چێژیان لە یەکتر وەرنەگرتووە ئەوەندە خزمەتی یەکدیان نەکردووە کەچی قورئانە فەرمێ وەلا تەنسەو الفەضڵ بەینەکم ئەوە گەوهرێکە لە گەوهرەکانی قورئان خدای گەورە فەرمێ ولا تبخسوا الناس أشياءهم سری ئەو گەوهرە قورئانیە بکە لا تبخسوا الناس أشياءهم بەرنامەی بۆ ژیان لا تبخسوا الناس أشياءهم حزبەکان نەگرێتەوە لا تبخسوا الناس أشياءهم بازرگانان نەگرێتەوە لا تبخسوا الناس أشياءهم مەلاکان نەگرێتەوە بانخوازەکان نەگرێتەوە ئەبینێ بانخوازێکی دیکە شتێکی دیکەی پێیە چاکترە لەو ئەبێ دانی حەقی پێدا بنێ لا تبخسوا الناس أشياءهم لە هەموو چەمکێکی ژیانە ڕەنگەداتەوە یا ربی خدایە ئەو پەیامە بکەیتە پێشەنگێک بۆ ئەم گەنجانە و بۆ هەمومان یا ربی خدای ئەو گەنجانەی کە قورئانیان لەبەر کردووە بۆ خاتری ناوە جوانەکانە بیان کەیتە جوانترین پێشەنگ بۆ مرۆڤایەتی خوای گەورە دەستی بە باڵ و بەڕەحمەت و بەرەکەتی نوری حکمە و بگرێ زیاتر پڕی بکات لە خێر و نور و حکمەتە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين